سڵام هیربانی خۆی گەورتان لە ببینە بەرزەکان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پەروەردەی تایبەت لەگەڵتاندا دەبم لە بەشی دووەمی بەرنامە تایبەتەکەمان لەگەڵ مامۆستا دونیا باز لە ئەوە دەکەین مامۆستا دونیا کە بەسەردان هاتۆ هەرێمی کوردستان ئەم دانیشتنەمان ئامادە کردو بەیەکەوە ئێستا کاکۆ ئەمین کە کوڕەکەیەتی لە وڵاتیدانی مارەک بۆ ماوەی 5 ڕۆژ بەجێهێشتووە ئەم بەجێهێشتنە چۆنە دەتوانرێت ئەو پلانێک کە لەگەڵ جێبەجێکردنی کاتە لەوەی کە زانراوە ئۆتیزمە چۆن دەستکراوە بەڕاهێنان چۆن حکوومەت کۆنتاکت لەگەڵ خێزانەکەی دەبەستێت تاوەکو هاوکار بن پشت بەخۆیان ببەستن لە پشتبەستن لەوەی کە مامەڵەی تەندروست لەگەڵ منداڵەکان بکرێت. سڵاوی خۆی گەورتان لەبێت مامۆستاگیان. سڵاو سەرچاوم. یاخوا سەلام مامۆستاگیان، باسی ئەوەمان بۆ بکانی بە تامەزرۆییەوە چاوەڕێی ئەوین کە بۆ منە حکوومەتی دانیمارک وڵاتێکی پێشکەوتۆ چۆن سیستەم بۆ خێزانەکەیان دادنێ، ئایا ئەو سیستەمی ڕاهێنانەی کە لە وڵاتە دەبەخشرێ بێ بەرامبەرە یاخۆ بە بەرامبەرە لەگەڵ ئەوەشدا لە جۆرە ڕاهێنانانی کە پشتی پێدەبەسترێ یعنی دەبێت لە ماڵەکەدا ژوورێک بەتەنیا هەبێت، ژوورەکە ئامادەکراو بێ، کورسی و مێز هەبێت، دەبێت چ جۆرە پرۆگرامێک داخل بۆ بکریاخ و ئەو منداڵە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت تاوەکو بە پێی هەڵسەنگاندن و حاڵەت و نیشانەکانی بتوانێت ڕاهێنانی بۆ دابین بکرێت. بەڵێ ئەمەی خاڵی ئەخیری زۆر تەواوە، هەموو مناڵێک تایبەتمەندیەکی خۆیتیە لە ئۆتیزمە. مناڵ هەیە بۆ نمونە پێویستی بەڕاهێنانێکی بەهێزترە یا خودت باشترە یا ڕۆژان و سەعاتی زیاترە، مناڵیش هێنا کەمترین وەقتی دەبێتن. هەرێک مناڵی تایبەتمەندیەکی خۆیتەیە، بەڵام لە نزیکەوە دایکەکە کۆنتاکێک بۆ ڕاهێنەر وەکو ڕاهێنەر ئەگەر قسە بکەم ئەبێ کۆنتاکێکی تایبەتمان هەبێتن لەگەڵ دایکەکە، چونکە لە ڕێگەی دایکەکەەوە ئەتوانین تایبەتی کوڕەکەش تایبەتمەندی کوڕەکەش دەرکەین، مناڵەکە دەرکەین بابنین. من ئێستا کە هاتوتمەوە ئێرە کوڕەکەم لە لای سنتەرێکە سەر بە حکوومەتەوەیە، بۆ نمونە تا 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ لە لای ئەوانە. ئەم سنتەرە خۆیان ئەیبن بۆ مەکتەبەکەی خۆی، دوای 9 ڕۆژ ئەیهێنەوە شوێنی حەوانەوەکەی، هەر لە شوێنی حەوانەکەش هەمان شێوەی سنتەرەکە چۆن بڵین چۆن خزمەت گوزاریەکانی لە سنتەرەکە هەیە بە هەمان شێوەش ئەم خزمەت گوزاریە بۆ کوڕەکەم لە سنتەرەکەی پاش 9 ڕۆژ هەیە، بۆ ناحی خەوتنی، بۆ ناحی جێگا و ڕێگاکەی، بۆ ناحی حتا دۆشە گوشتەکانیش احتیمام بەو سەری نەژەدەن کە مناڵەکە لە سەریە خەوێتن، چونکە ئەگەر هەمان شێوە و هاو شێوەی ئەوە نەبێتن مناڵی ئۆتیزم شتە نوێیەکان زۆر بە قورسی وەرەگرێت، ئەبێ هەمان ڕۆتینی و هەمان بەرنامە بێتن. مامۆستای پرۆفشناڵی زۆر زیرەکیان هەیە لەوێ، مامۆستای تایبەتیشیان هەیە، بە تایبەتی ئەوانەی کە بە شەو لەلایەن ئەمینێنەوە. کاتێک کە یەکێک ئەچێ سێڤی ئەبا بۆ تەعیین بوون، بۆ نمونەگە من بمێتن لە شوێنێکە تەعیین بم، یەکەم خاڵی ئەوەی پێڵێتن ئەڵێ تا چەند هاوکاری بەرامبەر بە حاڵەتی ئۆتیزم، تا چەند لەگەڵی خۆشەویستیت بۆ ئیشەکە، چونکە ئەوەی کە گرنگ نەبێ لەلایەن یەکەم جار پارەکەیە بەرامبەرەکەیە، بۆیە هەر هەم وەکو ڕاهێنەر هەم وەکو حکوومەت یەکەم شت دڵ و دەروون و ئارامبوونەوەی مناڵەکەمان لەلا گرینگە، ئارامی مناڵەکە لەکوێ ئەبینەوە. جا مەبەستم لەم تایبەتمەندی ئەمەوێ، بۆ نمونە کوڕی من فترەیەک هەستیان پێکرد بوو لە دەوامەکە، سترێسێکی زۆری هەبوو، بێتاقەتێکی زۆری تیابوو، ئەبووە شتێکی بەن بەدەستیەوە تا خاویانە کردەوە تۆزێک خاوە بۆ من لە ماڵەوە هینام شتەکە حەزێک کرد وردیکە، لە ماڵەوە هەستم پێی کرد بەم شتە، هینام سابوونێکم هێنا لەگەڵ چەقویەکی تۆزێک ئەوە نەبێتن دیژەوە بێتن بە بەردەمی خۆیەوە، کە هینام پارچە پارچەی کردووە کرد هەستم پێ کرد کوڕەکەم بەوە ئارام ئەبێتەوە. ئێمە کۆنتاکەکە ئەبێ هەبێ لە نێوانی سنتەرەکە و من ئەو خاڵەیە بۆ بازەکەم بەرەوەی ئەبێ ئەو کۆنتاکە بەهێزە هەبێ هەموو کات لە نێوانی خاوەن با بڵێن سنتەرەکان ڕاهێنەرەکان و دایکەکانیش، بۆی لێک تێبگەین تا چەند بتوانین ئارامی بدەین بەو مناڵە، چونکە مناڵی ئۆتیزم هەنێ جار هەیە کە بەبێ ڕاهێنان و کە بەو شێوەی کە گەورەکرێتن هاتو هاوارێکی یەکجار زۆری هەیە، دەنگێکی تەنێکی هەیە تۆنێکە لە خۆیتی هاوارێکی یەکجار زۆری هەیە. بۆ نسبەت حکوومەتیش بەڕاستی ئێمە یاسایەک هەیە لەوێ، شوێنێکمان هەیە ئاولاستنینگی پێڵێن کە وەکو پشوویەک بۆ دایک و باوکان، لە مانگێک بەلایەنی کەم 2 ڕۆژ ئەبێ بمێنێتەوە لای ئەوان، 2 ڕۆژ پشووی خۆی هەبێ ئەم دایک و باوکە، یعنی منداڵەکەی لە شوێنێکی ئەمین و ئامان بەجێ دایک و باوکەکە زۆر ئەمینیشم لێ ئەزانم لە من باشتر بەخێویەکەن لە من باشتر ئاگانێ بێت. سنتەرەکانی وەکو باسم کرد سنتەرەکان لە سەرەتای ڕۆژەکە و لە سەعات 8 کاڕوە، بەڵام ئەبێ یەکەم شت ئەبێ دایکەکەش بۆی بنووسێ لە دەفتەرەکەی، بۆ نمونە من دەفتەرەکەی کە بەڕێ ئەەکەم لەگە کوڕەکەم ئەبێ بینوسم ئەم شەوت سەعات چەند بۆ چەند خەوتووە، چونکە خەوەکە گرینگە بەلایەنەوە و نانی خواردووە و فرێش ینی پێ دڵ ینی چۆن ئەڵێ بەها هیچ کێشەیەکی نییە، فرێشە هیچ کێشێک نییە، نە لە خەوەکەی نە لە
بڵێن میزاجی ئەوەی نییە عیبێکی نییە جەکەچن لە ساعت 8 ئیتر دەست بە پرۆگرامەکەکەن ئەمە تاوڵەیەکیان داناوە هەموو پلانی خۆی لەسرە هەموو بە پیکچە پرۆگرامەکانیان بۆ داناوە بەڕسم مامۆستای تایبەت لە هەردوو ساعت جارێک ئەگۆڕێتن بۆ کۆنتترۆلکردنەوە شتەکان هەر مامۆستای تایبەتی خۆی مامۆستامان هەیە خاص بۆی کە مناڵەکە چۆن کۆنتترۆل ئەکاتەوە لە کاتی دەرزوتنەوەی لەگەڵیان مامۆستامان هەیە بەس بە ئەکتیڤیتی شتی فێرەکە بە کویاری مامۆستای هەیە بۆ مەلەوانگەی ئێبا بۆ 2 ساعت مامۆستای هەیە بە پێ ئیڕوێنی بە 2 ساعت ئەیباتە ناو سروشت و غابات و ئەوانە ئیتر هەر یەک تایبەت بەخۆی ناتوانین ئێمە لەلای ئێمە یاسایەک هەیە مامۆستایەک نییە لە ساعت 8 بۆ ساعت 2 لەگەر یەک مناڵا ببینێت ئەو خاڵێکی زۆر سەرنجڕاکێشە کەواتانی ئەو منداڵە بۆ هەستەکان مامۆستایەکی پسپۆر بۆ زمانەوانی مامۆستایەکی پسپۆر بۆ ڕەفتاری مامۆستایەکی پسپۆر وایە اختصاصی خۆیان ئیشی لەگەڵاکەن ئەو مامۆستایانی کە دەریش دەچن تەخەڕوجیشەکان ماوەیەک ممارەسەی ئیشەکە دەکەن لەسەر سپیشەڵستیک لەسەر شتێکە بۆ نمونەگەر من سەرەن زۆر جار هەبوو لەسەر سروشت و ناوغابات و دەرچوون من بۆ ڕاکردن لەگەڵ مناڵە ڕۆیشتومە ئەمەش نسبەی نەجاحی لەسرە تۆ گەر نەجاحت نینیت ناتوانین لە من کار بکەیت یعنی کەواتە ئەوەی کە لێرە ئەکرێ زۆر جار من ناڵێم هەموو سنتەرەکان بەڵام لە 8 بۆ 3 و 2 مناڵیش بێکەوە دابندرە لە شوێنێکا و یەک مامۆستا یاخود ئەمە کوفرێکی عیلمیە من نازام ناوینیم چی بەڕاستی زمانم لاڵە بەرامبەر بەم شتە لە بەرەوەی ڕاهێنانێکی تایبەتە بە مناڵی ئۆتیزم ڕاهێنانێکی تند و پتەویشی ئەوێتن بۆی بتوانی وەکو خۆت پەیامەکەی بگەینی بە مناڵەکە تۆ ئەگەر بشتەوێتن مناڵەکەت ئێستا هەندێک جار هێکە منەوە قسەیەکەم ئەڵێ ناخر دەبێت تێکەڵ بکرێ بە مناڵانی ئاساییشەوە یاخود لەگە مناڵەکانی تر تێکەڵێکی بڵێ ئێمە لە ڕێگەی هەستەکانمان و لە ڕێگەی شتی ترەوە لە ڕێگەی ئەکتیڤیتی و یاریەکان ئەمە تێکەڵیانەکەین من هێشتا یەک شتی خۆمتان بۆ باسەکەمی کوڕەکەم پێشەوەی کە بگەڕێمەوە ئێرە سکول سەمتێڵی پێڵێن لەوێندەر هەموو 3 مانگ جارێک چەند مانگێک جارێک ئەچم دانیشم نیو سعاتی کۆتایی لەگەڵیان بزانم یاخود هەفتەی جارێک جار هەیە دانیشم بزانم ئەم هەفتەی کوڕەکەم چۆنی بەڕێ کردووە شتەکانی چۆن بۆ لەوێ زەرفێکی نامەیاندا پێم ڕسمەکە و ڤیددیوەکەشم وابزان بڵاو کردەوە چەند نامەیەک کتیابوو نامەیەکان نووسرا بۆ ئەمینی کوڕم کە یەک نووسیبووی تۆ زۆر شیرینی یەک نووسیبووی تۆ سمایلێکی بۆ داناوت تۆ بە خەندەی ئۆشتانە ئەمە خۆم مناڵە ئۆتیزمانە ناتوانم بنووسن نووسینیان هەر نییە بەڵام ئەمە لە چیەوە ئەم ڕاهێنانە زۆر سەرکەوتووە لە لای ئێمە لە ڕێگەی هەستەکانەوە زیاتر ڕاهێنان بە مناڵانەکەین من تەنانەت خۆشم لە ئاگر و ئاوی سارد و خراپ و گەرمی من لە ڕێگەی هەستەکانەوە کوڕەکەی خۆمم فێر کردووە هەڵسابوون ئەو ئیمۆجیانە هەیە کلیستەماکەی پێوێکە لە تاوڵەکانە درێن بە پێکەنین و بە دڵ و بە ئەوانە 11 مناڵن لەگەر کوڕەکەی منە بەڵام یعنی هەر ئەو گروپە بەڵام هەرێکە و مامۆستای بەتی خۆی هەیە تێکەڵیان کردن ئیمۆجیەکانیشمان دانابوو لە دایان نابوو لەسەر تاوڵەکەیە یەکەم جار کوڕەکەی من با بڵێن دایان نابوو ئێوە ڕاتان چێ بەرامبەر بە ئەمینی ئەمینتان خۆشەوێ لەگەڵ ئەمینی دەتانەوێت لە گروپەکە ببینێتەوە تێئەگەن ئەوانە باشش لێت تێئەگەن بەڵام ڕێگاکی زۆر جیاوازیان هەیە بۆ دەربڕین هەر ئەسڵ لەوانە دەریژ نەبڕن ئەوانەیە کە لەگە کوڕەکەی من هیچ زمانی چیان نییە تریشی ببڕن بۆیت وتی ئەگەر چیت دەوێت مەسەن بۆ نمونە بڵێت بە ئیمۆجیەکە دەمەوێت بۆم دەربڕی کە ئەمین چێ لە لای تۆیە ئیتر ئەم ئیمۆجیانێک هەڵی ئەبژێرن ئیمۆجیەکە و نامەیەک لە مامۆستایەکەەوە ئەڵێ ئەم فلانە کەس ئەڵێتن بۆ نمونە ئەوە نیکۆلای ئەڵێتن ئەمین زۆر شیرینە ئەمین زۆر زەمبە خەندەیە ئەم بەم شێوەیە لەسە کاغەزەکەیان نووسی و زەلفەکەیاندا بەدەستە من سیر کە بزانە چەند شتیان کرد لەم ناوەیەدا بە ئیمۆجیەکە هەستەکانی خۆیان بەرامبەر بە مناڵەکان بە یەکتر گۆڕیەوە تێکەڵیان کردن بە یەکتر ئارامیی زۆریشیاندا بە من وەکو دایک تێگەیشتم کە ینی کوڕەکەم تێکەڵ بە مناڵان کراوە و ڕاهێنانێکی جوانی پێکراوە توانی هەستی خۆشی ئەمین بۆ مناڵەکانی تر دەربڕێ بزانە چەند کارێکی جوان و لەسەر خۆش کردیان بە شتێکی زۆر بەسیت و ئاسانیش تەکلیفێکی ئەوەشی نەبوو ئەم هەستەی دایک نزیکترین کەسە لە مناڵی ئۆتیزم ئەوەی کە دایک ئەتوانی بیکە نە دکتۆر و نە ڕاهێنەر ناتوانێت بیکە من لە ڕێگەی ڕاهێنانەوە دەرزیم وام فێری کوڕەکەم کە دەرزی ترسناکە کە چەقو ترسناکە کە خۆی هەنێک شتێک کە نەیکاتن لە ڕێگەی هەستەکانی خۆمەوە هەستەکانی دایک ڕێگەی ئەسام زۆر جارێکە باس دەکەم ئەڵێ منێم لە ماڵەوە ئێستا بەڕێز شتێکی زۆر جوان باس کرد لە ماڵەوە پێویستە ژوورێکی تایبەت بەوە بینا نەخێر سوچێکی لە ماڵەکەی 1 مەتری بۆ دانێ بە سوچێک نەژوورێک ناش نییە هەر 1 مەتری بۆ دانێ زۆرتا لەم مەترش ئەتوانی تو هەر بۆ خۆت ناوەکەی بنووسی بە حرفەکان و لە وەکو کلیستەمایەکێک لە دیوارەیەکی بدەی و بڵێ ئەمە چێکای من و تۆیە جا بۆ کۆنتترۆلکردنی شتێکی ترمان هەیە هێلکەی یەک هەیە لە لای ئێمە لەسەر دەدەقەدا دەدرێتەوە بەڵێ کە دایک وەکو لەگە مناڵەکەی دانیشت و یاخود من کە ڕاهێنەر لەگە مناڵەکە دانیشتم و ئاستی چاو و سەرمی لەگەڵ یەکی ڕێگە خەم ئەم هێلکەدا ئەنێم بۆ دەدەقات
چونکە مناڵی ئۆتیزم ناتوانانی تۆ کۆنتترۆلیکەی 40 دقه و 50 دقه مەحاڵە دانیشی ئەمە لە بۆی هیچ نازام گەر کەس کردیتەوە لای ئێمە ئەم شتە نەبووە تاوەکو ئێستا هەر خۆشی 20 دقه زۆر ئەگەر زۆر هێمن و لەسەر خۆبی 20 دقه بۆ دانیشی بەڵام ئێمە لە 2 دقه زیاتر نایهێڵینەوە هەندێک جار هەیە 5 دقه مناڵ هەتا مناڵ پەرقەکە بۆ نمونە من ڕاهێنانێکم هەیە ئەمێ پەیامەکەم بگەێنم بە مناڵەکە تێبگا جاری یەکەم دوان سێیان دەیەم لەوانەیە نەگات نەگەینەوە ئاستی کە ئەو مناڵک گوێم لێ بگری بەڵام بە مودەتی کە لەگەڵی بە بەردەوامی هینات من ئەم ڕاهێنانم هەیە ئەبێ فێری ئەم 1-2 سێتکەم تا ئەم سەعاتەی کە هێلکەکەی دامناوتە و 10 دقەیە تا جەڕەسەکە لێ نەدا تۆ بۆ دنیا هەڵسی لە تەنیشتیشیدا وەرەقەیەکی سەوزدا ئەنێم کە ئەم وەرەقە سەوزەیەم دادەستی و جەڕەسەکە لێدا ئەم کاتە پاوسی تۆیە و فرسەی تۆیە تۆ ئەتوانی هەڵسی ئەم کالەو کاتێدا بۆ نمونە من 5 دقەی ئەو ئەکتیڤیتیە لەگەڵەکەم تۆ 2 دقەت هەیە یاری خۆت بکەی و کاتە هەڵسیەوە چونکە زۆر هەڵەسن و دادەنیش و لە بەردەمت ئەوەندە ئۆقرەیان نییە ئەبەم شێوەی ئەمە کۆنتترۆلەکەی ئەمە ڕاهێنانی پێدەگەن جامە زۆر دوور و درێژە من بە کورتی ئەم شتانە بۆ تۆ باسەکەم ئەگەر بەنا بە دوور و درێژی باسی کە مەسەن کە لەگەم مناڵێک دانیشتومە و چەند ڕۆژی خایەندووە ئەمە لەلایەکی تریشەوە بۆ نمونە کە ئەمبەی بۆ دەرەوە تا چەند لەگەڵیان بدوێیت هێشتاکەمە ئەزانی مناڵ هەیە چوویمە دەرەوە لەگەڵی سەیری چاوی هەر نەکردومە نیائیەن بەڵام کە هاتۆتمە ماڵەوە پێم وتۆ با ڕسمێک بکەین لەسەر ئەوەی ئەمڕۆ کە بەڕێمان کردو لە غاباتەکەی باڵێن لە دارستانەکەی کە بینیمان ئەو شتانەوە ڕێک بە دقیقی ڕسمەکەی کردووە جوانی دروست کردووە کەواتە تەرکیزی لای تۆی بەڵام سەیری چاوت ناکە کەچی هەندێک کەسەیە لە کوردستانی خۆمان کە زۆر زان دەڵێ آخر سیر چاوکردنی زۆر کۆنتاکی چاوی ئەوهانە بوو آخر ئاوانە بوو دە تۆ تەشخیص کە تەرکیزت با بکەوێتە سەر بزەبت ئەو کێشەیە کە هەیەی ئەو شتێکە لی ئەبینی کە تایبەتمەندیەکت لێ دیت لە مناڵەکەی بینە بەهرەیەکەی پەرە پێ بدە لەگەڵی بڕۆ ئەو ڕێگایە بگرە بەرکە ئەو بەهرەیەتیایە ئەو تایبەتمەندیە گەشە پێ بدە کە لە مناڵەکەیدا هەیە زۆر مناڵمان هەیە زیرەکن بەهرەی توانای ڕسمیان هێشتی تریان هەیە بەڵام ئەبینی دایکەکە تەرکیزی لەسەروێ قسە ناکە آخر قسە ناکە خۆ بەس شتێکی جوانی هەیە بەرامبەر ئەوەی کە قسە زۆر جان بکتێت مامۆستا زۆربەی هەر زۆری گرفتی لە 199 خێزانەکان یعنی تەواوی کەم کورتی ڕەفتاری و پەیوەندی کۆمەڵاتی ئەوانە بەلادەنن ئیلا جەخت لەسەر قسەکردنەکەی دەکەنەوە مە زۆر جارش پێمان گوتم بۆ نمونە پێش قسەکردن کۆمەڵێک توانە هەیە دەبێت لە منداڵەکەیدا بوونی هەبێ اینجا ئیش لەسەر لایەنی کەم کورتیەکانی قسەکردن بکەین مامۆستا ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشان باوە پرسیارەش بکەم دەڵێ ئەو دەفتەرە پەیوەندی کە هەیە لە نێوان خێزان لەگەڵ ئەو سنتەرێک کە منداڵەکە تێدا هەیە بوون من تۆ وردەکاریانە دەنووسی ئیمشە و باش خەوتووە بەیانی نانی خواردووە میزاجی باش بوو بەڵام ئەگەر ڕۆژێکە بە پێچوانەی ئەو شتان بەیانی شەو درەنگ خەوت بێ نانی نەخوارد بێ میزاجیشی باش نەبێ سنتەرەکە ڕەچاوی ئەو خاڵان دەکە کە خێزانەکە بۆ نووسێ بۆ شازی مامەڵەکردن و ڕاهێنان لەو ڕۆژەدا بەڵێ جارێ گەر هەر هیچ نەخەوت بی هەر خۆم ناتوانم بی بەمە سنتەرەکە لە مناڵەکە زۆر زۆر یعنی ئەو کاتەها ئەو تااقەت و توانایی ڕاهێنانیشی پێ بکوەرینە ئەو خاڵی زۆر باشە ئەگەر نەخەوت بێ کەواتە من هیلاکی ناکەم ڕۆژە چکەی توانای وەرگرتنی نییە شتێکت بۆ وەرناگری مناڵەکە زۆر باشە نانیشی نەخوار بێ ئەو کاتی یارمەتیدانێک هەیە لە سنتەرەکان حتمما شتێک هەیە بتوان بیدەنێ میوەیەک لە تێنانێک شتێک هەیە دەتوانن چارەسەری بکەن بەڵام ئەگەر نەخەوت بێ ئەمە توانای هەوڕاهێنانکردنی نییە زۆر باشە جا لێرە شتێکت بیرخستمەوە تۆ بۆچی حکومت بەو کارە هەڵەسێکاتی وایە کە ئێمە مناڵی ئۆتیزمان هەیە و ئەمان نێرێ بۆ کۆرسات بۆی ئەم حاڵەتانە ببینین بە چاوی خۆمان لەگە مناڵان چونکە من یەکێک بووم لەوانە کە لە تەمەنی 6 ساڵی بوو مناڵەکەیان کە وەرناگرتم ئەموت باشە منیش نەخەوتوم منیش هیلاکەم پێویستم بەوەیە کە مناڵەکەم بنێرمە لای ئێوە تۆزێ منیش تا بتوانم چۆن ئەڵێ مۆبایلەکە شەحم کەمەوە بۆی بتوانم لەگەڵی بم دوای ڕۆیە پیان کە چوومە ڕاهێنانم کرد بە مناڵان تر تێگەیشتم لە ئاستی ئەو مناڵانە ناخۆی کێشەکە لە منان نییە کە من ئیسراحەت کەمیاننا کێشەکە لەوەیە مناڵەکە ناتوانێت ڕاهێنانەکە وەرناگرێتن سوودی نەبوو بۆچی دینێریت زەرەری زیاتر بێ لەوانێ لە سوودەکە چونکە ئەو مناڵە کە بەڕقەوە و کە بە گریان و بە میزاجێکی خەواڵەوە شتەکەی وەرگرت لە لاشی خۆشەویست نابی کەسەکان ڕاهێنانەکەشی و سنتەرەکەشی لە ئەبێ وەکو شتێک حاجزێک دروست دەبی لە نێوانی مناڵەکە و سنتەرەکە حەز ناکە دووبارە بچێتەوە زۆرتەوە بۆیە زۆر زەڕورە ئەو مناڵانە لە ئێوارەوە گەرچی بەداخەوە لە کوردستانی خۆمان ئەم شتە زۆر زۆر کەمە مناڵ لە ئێوارە سەعانەوە و دەناخرێتە ناو جێگە زۆر بەدرەنگەوە من کوڕەکەم لە 8ەوە تەواو ئەبێ بخرێتە ناو جێگای خۆی ئەخەوێندرێتن کە بوو بە سەعادە دنیا هەمووی بێدەنگ و ئارامە لای ئێمە هەموو خەوتونە کە بوو بە سەعات 6 خەڵەکەم هەڵساوەتەوە سەرپی خۆی بەرەو دەوامەکان ئەڕواتن شتێکی ڕۆتینیە لە لای ئێمە و مناڵیش ئەگەر شەو نەخەوێتن حتمما هیچ ڕاهێنان هیچ سوودێک نە بە دایکەکە نە بە مناڵەکە و نە بە سنتەرەکە ژەگەیەنی تۆ زۆر باشە مامۆستا لە دانیمارک
پشت بە شاشەی زیرەک دەبەسرێ بۆی منداڵەکە بەکاری بێنێ یاخو هەردوو وەکو ئێمە دەڵێن نابێ نیو دقەیەکیش لە شەو ڕۆژەکەی لا بەکار بێنێ. دەستە خۆش بوو پرسیارم زۆر پێ خۆش. شتێک هەیە لێرە نازانم تا چەند ئێوە باوەڕتان بەمێ بەڵام بەلامەوە زۆر سەیرەکە باسیەکەن ئەمە ئۆتیزمی شاشەی و ئەلکترۆنیە. ئەزانی ئێمە لای ئێمە قەڵەم وەرەقەمان نییە. ئێستا من کە خۆمەچم بۆ دەوام و کۆرساتم هەیە ئەمن وەکوی کە لە جیلی کۆنم قەڵەمێک و وەرەقێک ئەبم ئەگەنای نەکوڕەکەی ترم و نەو کوڕەشم هیچ قەڵەم وەرەقێک نییە لای ئێمە. ئێستا هەنێ دکتۆرمان هەیە ڕاهێنەرمان هەیە ئەڵێ چۆن ئەبێ فێری نووسینیان کەین و تێکەڵبەوەی بکەین. آخر ئێستا ئێمە ئەگەر بمانێ و ڕاهێنان بکەین دەبێت لەگەڵ واقعی ئێستایان پێیان بکەین ڕاهێنانەکان. ناتوانانی تۆ مناڵێک ڕاهێناری پێ بکەی شتێکی فێرکەی و لە واقعیشی دوور بکەیتەوە. ئێستا ئێمە لە تەکنۆلۆژیای ئێستا داژین، ئێستا لەم جیهانی ئێستا دەژین. بمانەوێ نەمانەوە واقعەکەی ئەمڕۆ ئەوەیە ئێمە هەر خۆمان ئیشمان کە ئەکەین فێرکاریەکانمان بە ئایپادە. فێرکاری دین ئێستا شتەکانی کوڕەکەشم کە ناوی خۆی ئێستا پێی بڵێم ئەمینی بنووسە نازانی قەڵەمەکەش بگرێ بەڵام بینم ئایپاتەکەی کە ئێهێنمە بەرێ مێڵم کە پیتەکانم بۆ بینەوە ئەمین چۆن دەنووسێ بۆ نمونە پەنجە ئەخا کلیک ئەخاتە سەر ئەم بەم شێوەیە. کەوتینەتە ئەنا ئەم جیهانە ئەم دنیاە مامۆستاکەم بە ئایپاتەوە دەرسمان لەگەڵاکاتن ئێمە لەسەر شاشەیەکی کۆمپیوتەرەکە و ڕەبە دەکرێت بەسەر شاشەیە کە دەرسەکە ئەخوێنین ئەچینە هەر شوێنێک و ئیشەکانمان هەمووی فۆرمات و با بڵێن هەموو ماپەکانمان هەموو لەسەر کۆمپیوتەرە و خەزن کرایە هەمووی یعنی هیچ شتێکمان نەماوە بە قەڵەم وەرەقە. ئیتر من ئەو مناڵە چۆن لە واقعی ئەوەی دوورکەوێنمەوە شاشەی ئەلکترۆنی و نازانم چی گەربینە ئەوەش بڵێن تا چەند تەئسیری هەیە من پێ دەڵێم تەئسیرێکی ئۆتۆینە تەنها تەئسیری هەیە لە ڕاهێنان دووری کەیتەوە. گەر ڕاهێنانەکەت فێرکاری بێت و ئایپاتیشی لەگەڵا بێت زۆر نۆرماڵە زۆر ئاساییە ئێمە خۆشمانەوە ئەکەین. هەمانە فێرکاریمان هەیە لە ئایپاتە زۆر شتمان هەیە لە ئایپاتە فێریانکەی حتا ئەوەش کە خەزن دەکرێتن هەفتە بۆ هەفتە بزانین بەرنامەکان پلانەکان ئەوەی کە بە تاوڵەکە دەکرێت یەکەم جار لە ئایپاتەکەەوە دەست پێکەین. کەواتە ئەمە پەیوەندێکی بۆنیە ئەمن ئەوەندەت پێ ئەڵێم هەموو شتێک لە سنووری خۆی دەرچوو زەرت پێگەێنی تۆ مەهێڵە مناڵەکەت بەرامبەر بە ئەفلام کارتۆن لە سنووری خۆی دەرچێتن ڕۆژەکە تا ئێوارە بێتن بیکەینە بە ئەفلام کارتۆنەکەش با فێرکاری بێ زۆر بەرنامەمان هەیە فێرکاریە قەیتێکە باتیا دانیشی 20 دقەنی و سعات بەرامبەریدانێ بە شتێوێکی فێرکاریشی تیا بێت چکە وەبزانانی کەڵاڵن هەیە لە کەناڵە کوردیەکان فێرکاری تایە گەر من زۆر شارەزایی شتە ئەو تۆشم نییە. سێش ئێمە هەر خۆی لە حەزانەکان لە سنتەرەکان هەموو بۆ تەکنەلۆژیا ئێستا هەمووی ئایپاتە هەمووی ئەتەرنێت لە ماڵپەڕەکانی خاص بە خۆمانمان هەیە تەسجیلکردنمانە ڕاهێنانەکانە هەمووش کە دوای ڕاهێنانەکان کە تەواومان کرد تا چەند نسبەکانیان بەرز و نزمی و تەرکیزەکان و لەوەیە بە قەڵەم کاغز نەماوە نازانم بڵێم زۆرتەوا کاتە بەڵام شاشە بەکارهێنان تەنها بۆ لایەنی فێرکاری بێ نەک بۆ دانیشتنی و منداڵت 4 ساعت و 5 ساعت بە دیار شاشەیەکە بۆ ئەفلام کارتۆنێک بۆ شتێکی ئەنیمەیشن بێ چونکە بەڕاستی ئەوە ئای هەمان کاتیشدا ترسناکە لە بەروی مناڵێک لەو تەمەنی و خاستن حاڵەتی ئۆتیزم کە ناتوانێت بچێتە بە هەموو شێوێک و ڕێگەی پێدرا و بێدرێن بچنە و یوتیوب ئەوانە کەواتە هەموو شتێک ئەبینێتن ئەمەش ڕێگە پێدراو نییە. زۆر باشە مامۆستای عیلاج لەوێ هەبوو دەرمان بۆ عیلاج و دەرمان ئێمە بەس میلۆتینین ئەوەیە کە بۆ خەو بۆ مناڵێکیش کە هیچ کۆنتترۆلی خۆی پێ نەکرێ بۆ خەو نەتوانی بخەوێتن ئەتوانن ئەو کاتە پێوەکەن ئەمە یەک بەڵام بۆ هێورکردنەوە ئەو شتانەمان نییە هەندێک شتی سروشتی هەیە وەکو بەتانیەکی قورسە وەکو چاکەتێکە جار هەیە بۆ هۆی کۆنتترۆلی مناڵەکەی پێ بکەیت و ئەمانش هەیە بەڵام باش شتێکتان پێ بڵێم لە کوردستان زۆر ئەم دەرمان و شڕوو بۆ ئەو شتانە ئەبینم بە بەرچاومەکەوی لە گروپان لە شوێنان تا ئەم دقی قسە لەگەڵ تۆەکەم هیچ چارەسەرێک نییە نە بۆ ئۆتیزم نە بۆ ئەیدێژدی هێورکەرەوەیەک هەیە شتێک هەیە بەڵام ئەمە موقەتە چەندی لایەنی ئیجابی هەیە ئەوە نەش لایەنی زەرەرەکەی هەیە کە دەستیشیان پێ کرد وەکەوە لێ ڕاهێنانێک بە جەستەی مناڵەکەی ئەدەن چۆنەڵێها ئەیکا بە شتێکی ڕۆتینی بە جەستەیە کە لێت ڕاگرت لایانی زەرەرەکەی زۆر خراپتر دەبێت لە ئیجابیەکەی. بەس ئێستا هەتا چەند ڕاستە من نازانم لە دانیمارێک دکتۆر کریستیان و ئەوانەمان چەند جارێکەوە بەرکەوتەمان هەبووە لەگەڵیان قسەیان کردووە هەنێک لە دکتۆرەکان ئەگەڕێنەوە بۆ مێشکۆکە کە تەرجمەی تەواو ناداتن بەو هەستانەوەی خود ناگەڕێتەوە ئەو شتێک کە بە مناڵەکەی ئەداتن ناتوانانی بیگەڕێنەوە مێشکۆکە بۆ بۆی ئیعازەکە دابەجەستی مناڵەکە بۆی مناڵەکە ناتوانانی هەستەکەی وەکو خۆی دەربڕیتن. لە هەمان کاتیشدا دکتۆرێکی کوردی خۆمان هەیە دکتۆر یوسف ڕێزم هەیە بۆی کەویش لە نەرویجە وتی لەم چەند ڕۆژ پێستا وتی ئێستا ئەڵێن عیلاجێکە دۆزراوەوە لە یەکێک لە وڵاتەکانی ئەمریکا دکتۆرێکی ئەمریکیە خەریکێتی لە ئەسڵە لەگەڵ کوردێکایە لەوێ دکتۆرێکی کورد ئەگەر هەڵە نەبم لە قسەکەی دکتۆر یوسف وتی
13 ساڵە خەریکی ئەمەە کە بۆ چاندنەوە شتێکە وەکو چاندنەوەی خانە لە مێشکی مناڵی ئۆتیزم بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە نەتیجەیەکی تەواوی 100%. ئەنی کەواتە تاوەکو ئێستا هیچ نەهۆکارێکی ڕئیسی هەیە نەنەتیجەیەک و چارەسەرێکی ڕئیسی هەیە. باشترین دکتۆر و ڕاهێنەریش لە کۆتاییدا دایک و باوکن لە ماڵەوە ئەو ژینگە ئەو چارەسەری ئێمە دەمانوێت بیگەێنین بە مناڵەکانمان لە سەرەتا لە ماڵەوە دەست پێکە لە لای دایک و باوکیەوە دەست پێ دەکات لەو بێ ئەی ماڵەوە دەست پێ دەکات لە خەواندنەکەی کە باسم کرد بۆ خاڵێکی گرینگە لە سەعات 8 چۆن مناڵە خوێندرە و ماڵەکە چۆن ئارام بێ لە هاوارکردن و دەنگەدەنگ لە لێدانی یاخود لەگەڵ منە حتا نەک لەگەڵ ئەو لەگەڵ مناڵەکانی تریش کاریگەری هەیە زۆر دایک هەیە پێی ئەڵێن ئەگەر مناڵەکەی ڕاهێنانەکەی وەرنەگرت ئەڵێن وەرە لەگەر براکەی ئەو بیکە بۆ ئەویش نەتیجەی ئەوێتن. کەواتە ئەمانە هەم کاری ئەنجە کە هاتین لە ماڵەوە هاتینە دەرێ بەڕاستی پێویستیان بە کۆمەڵگایە پێویستیان بەو دکتۆرێکە ئەچن بۆ لای پێویستیان بە ڕاهێنەرێکە هەموو پێویستە تەواوکەری یەکتر بن. من ئێستا کودایک لەوێ کە دایکی کوڕێکم بەو شێوەیە من ئەگەر بە تەنها بوومایە و سنتەرەکە یارمەتی دەرم نەبووایە حکومەت یارمەتی دەرم نەبووە یاسا لەگەڵم نەبووایە ئایا من بەتەنوە بەتەنیا ئەو هەموو ماندی بوون و هەیلاکەتیە ئەم توانی ئێستا کوڕەکەم لەو هەمووە عزیەت و ماندی بوون و هاوار و لێدان و ئەزانی کوڕی من ماوەیەک بەس بە قژی منی ڕاکێشا ینی ئاوا حاڵتەکەی ئەوەنە قڕز بوو زۆر باشە هەر کەسێکیش لەگەڵی بواە قسەی لەگەڵ کوڕای ئاوا لێدانی هەبوو نەگەیشتمە ئەو نەتیجی ئێستا کە کوڕەکەم بەو ئارامی و بێدەنجی لە ماڵەوە هەڵەسی بە بێدەنگی و ئەی بەمووی هێنمەوە کەواتە ئێمە هەموو دەبێت تاواوکەر یەکتر بین. من ئەم پەیامم بۆ خۆم نییە من لەم ژینگێدا ئەژیم بەڵام پەیامم بۆ خەڵکی کوردستانە بۆ دکتۆرەکانی کوردستانە بۆ ڕاهێنەرەکانی کوردستانە ئەم پێویستیان بە ئێوەیە خانەوادەی ئۆتیزم بەڕاستی پێویستیان بەبێت چکە ئەوانەش ئەگەر ئەوانە لەگەڵیان نەبن تەواوکەریان نەبن سنتەرەکان ئەوانش بە تەنها لە ماڵەوە من ڕاهێنانم پێکردکە هینامە دەرەوە ژیانگەیەکی ترە بۆ ئەو کەواتە سوودێکم نەگەیان بە مناڵەکە زۆر تاکاتە لێ تێگەیشتن یان قوبڵکردنیان وەکو ئەوەی هەست ئەنی چارسەی زۆرێک لە کێشەکان دەکات زۆر وەکو ئەوی پێویستە چونکە کە دەڵێ وەکۆی پێویستە چونکە لەم جیهانی ئۆتیزم هەنێ قانون هەیە ئەبێت تۆ بە قانونیان لەگەڵ ئەم شتە ڕێزکە ڕێگاکە بگریت قانونەکەش ئەوەیە کە من لە ماڵەوە ژینگەیەک و بیئێکی ئارام بۆ کوڕەکەم و بە شێوەیەکی وا دروستکەم وەکو دایک لە ڕێگەی هەستەکەم و لە ڕێگەی ڕاهێنانەکەم و لە ڕێگەی خواردنەکەیەوە لە ڕێگەی مابینی خۆم و هاوسەرەکەم لە ڕێگەی مابینی خۆم و مناڵەکەم بۆ ئەو مناڵە ڕێکخەم ئەم جەکە هاتمە دەرەوە ئەبێ ژینگەکەی دەرەوە یارمەتی دەرم بێ ئەگەر ئەو تەواوکەرم نەبێ من ناتوانم ئەم ڕاهێنان وەکو خۆی پەیامەکەم بگات بە مێشتی مناڵەکەم ئەو مناڵش کە ئەم دیمەنەی بینی لە ماڵەوە بەم شێوە بە بەرچاویدا تێپەڕی و بینی لە ماڵەوە بەم شێوە و لە دەرەوە تەواوکەرەکە هەمان شێوێ ڕێک بەرمەجە دەبێت لەسەر ئەم ڕاهێنانە لەسەر ئەم ژیانە لەسەر ئەم جیهانە بەرمەجە ئەبێتن. مۆساگیان چی ماوە ئاماژەی پێ بکەی کە لە بیرم چ بپرسم وەڵاهی من هەرەوەنە داواکاریم هەیە لە دکتۆران لە ڕاهێنەران بەڕاستی من زۆر پەرۆشی و خەڵکی خانەوادانی ئۆتیزمم زۆر خەمی ئەم دایکە بەهێزانەمە دایکی بەتوانامان هەیە دایک هەیە تووشی نەخۆشی بۆ لەسەرم حاڵەتی ئەڵێ ماندووم هیلاکم لە ماڵەوە یاخود یەک حاڵەت ماوە من کە بیری ئەەکەم و ئەوەیە کە مناڵانی ئۆتیزم تێکەڵ بە مناڵانی ئاسایی ئەکرێ لە مەکتەبەکان و مامۆستای تایبەتی پەروەردەشیان ئەندرێ من نازانم تا چەند ئەم قانونە چۆنی ئەکرێ دایک هەبووە لەگە مناڵەکەی خۆی دانیشتووە لەسەر یەک ڕەحلەیە لەگەڵ کۆمەڵێ مناڵی کە پێویستە وەکو ئاسایی لە مەکتەبی ئاسایی بن بەڵام حاڵەتی وەزمێن ئایا هەستی ئەم دایکە چۆنە لەم حاڵەتەیە ئەبێت چ دەرونێکی هەبی لەگەڵ مناڵەکەی دانیشتووە ماڵە عیلم مناڵەکانی تر بە ئاسایی خۆیان دانیشتون لەسەر ڕەحلەکەی خۆیان تێمەگەی چەند قورسە ئەمە یعنی ئەوەی کە لەناو ئازارەکەی ئەو تێ ئەگە چەندە قورسە ئەمە زۆر قورسە بۆ دایک مەفروزە حکومەت بەم کارە هەڵسێتن مەفروزە یاسایەک هەبێتن بۆ مەکتەب بۆ سنتەر بۆ خانەوادەکان کە هیچ یاسایەکیش نییە با ویژدان هەبێ یعنی ئێستەمە لە ڕستەرەوە لە یاساکانەوە لە حکومەتەوە زانیمان هەنێ شتێ ناتوانانی بیکە ئەوەی کە دکتۆرە لەناو عیادەکەی خۆی ئەی تو خۆ یاسایە چترشی یاسای خوای پێڵێن ویژدان چییە ویژدان بوونی خوا لەناو ناقیەم و مرۆڤێکە دەی تۆ بەرەوە بە ویژدانەوە لەگەڵ خەڵکەکە بە لەگەڵ ئەو خانەوادە بێ کە ناڵێت سپینێت تۆ خۆت خوشکت برات مناڵێکی ئۆتیزمی نابێت تەمانەوەی لەناو ئازارەکە نەبێت تێیناگە بۆیە من چاویان ماچەکەم دەستی باندی بوونیان شمە و دایک و باوکانە خی گەورە یار و یاروەریان بێ یارمەتی دەریان بێ یاڕەبی هێز و توانای زیاتریان پێبەخشی بەڕاستی ماندوون هیلاکەن من خۆم چەند ماندوم بەڵام من لەوێ شتێکە یارمەتی دەرمنە کە سنتەرەکانن کە ڕاهێنەرەکانن من خۆم ئەگەر کێشەیەکم هەیە لە ماڵەوە بە شەویش بێڵێم ئەم حرەکەی ئەم شتە من ینی دڵم تێگەچی جاری وایە ها دایکە خۆت ناتوانانی کۆنتترۆلی خۆت بکەی پەیوەندی بە یەک لە ڕاهێنەرەکانەکەم یاخود بە هاوڕەیەکەمەکەم کە لەگەڵ مالە کارێکڵم ئەو شتە بوو ئەڵێ هەڵسە ئەمەی ئەوها بکە یعنی ها تەواوکەری یەکترین ئێمە لەگەڵ یەکە
دەیبزانم لێرە چی توانیت پەیوەندی بە شەو بەڕاهێنەرێک بکاتەوە بەبێ پارە و بەبێ بەرامبەر بێگومان هیوادارم لەم پەیامەم تێبگەن من لە زانستیان کەم ناکەم و حەقی خۆیانە بەرامبەر بە زانستەکەیان ئەمە کاریانە وەرگن بەڵام هەنێ مراعاتشی تیابێ هەنێ تۆزێ یارمەتی دەری بێ پاڵپش بن زۆر هەمووش بێ ئەوانیش با دڵنیا بن لەوەی دکتۆر و ڕاهێنەرەکان کارەکانی ئەوانیش ئەنجامی نابێت ئەگەر یارمەتی دەری ئەوانی لەگەڵ نەبێتن کەواتە ئێمە هەموو تەواوکەری یەکترین زۆر تەواو دەستەکان خۆش تۆش خۆش سواز بۆ دانیشتنا سواز بۆ دانی و دەرفەتا دنیای خۆشحاڵ مامسەگە من خۆشحاڵتر بووم من دەستی تۆژە زۆر سپاس دەکەم دەستی مادمونێکشم بەڕاستی تۆ نمونەی یەکێک لەو ناڵێم پێشمەرگە زۆر لەوە بەرزترم ڕاگرتووی بەڕاستی زۆر ماندووی لەگەم ناڵان وزیم تاوەکو ئێستاش لە هیچ کەناڵێک بەم ڕادەیە تۆم نەبینیوە و بەرنمەکانی تۆ کە بە ڕادەیەک بەسەرکەوتووی ئەبینم دڵسۆزانە خەمخۆرانە لەگەڵ هەموو خانەوادەیەکی بەبێ جیاوازی جوانیەکەی کارەکەی تۆ لەوەیە کە بەبێ جیاوازیە سەرەکەی بە هەموو ماڵێک و خێزانێکدا و بە لەگەڵ هەموو خانەوادێک دانیشی بەبێەوەی گوێدانەوەی بەڕاستی کە بڵێ ئەو ئاستی بەرزترەوە نزمترەوە ئەو فلانە ئەو فوێ من ئەم کاری تۆم زۆر بەلاوە جوان بۆڵی بەڕستان گەورەیتان سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەڕێزیش لە کۆتایی پەیامەکەی مامۆستا دنیا گەیشتینەوەی کە ئەوەی کە منداڵێکی ئۆتیزمی لە ماڵەکەیدا هەیە کێشە معاناتەکانی خۆی دەزانێت بەڵام ناکرێت کە نەبوونی منداڵێک و ئۆتیزم لە ناو خێزانەکەیدا ئێمە هیچ هۆشیارێکمان نەبێتەوەی کە چۆن پاڵپشتیان بین چۆن هاوسۆزیان بین چۆن کار ئاسانیان بین و چۆن هاوکار و یارمەتی دەری مادی و معنەویان بین سپاس مامۆستا دنیا سپاس بۆ ئێوە و بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر پێتان دەگەینەوە خواتان لەگەڵ و ئاسوودە بن